ئەگەر چاوێک بە کابینە حکوومیەیەک لە دوایەکەکانی جووت حیزبی دەسەڵاتداری هەرێمدا بخشێنینەوە دەبینین سەرجەمیان بە کۆڵێ بەڵێن دەستیان پێکردووە و بەبێ ئومێدکردنی هاوڵاتیان و خراپترکردنی گوزەرانیان کۆتاییان بە 4 ساڵی بەناو حکومڕانی هێناوە. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمیش کە بە دنیایەک بەڵێنەوە دەستی پێکرد دوای ساڵێک لە دەستبەکاربوونی لە بری پاداشت پاشەکەوت و لە جێگەی چاکسازی بڕینی موچەی موچەخۆرانی کردە دەستکەوتی کابینەکەی. خواستی یەکەمی منیش لەم کابینەیەدا ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازیە. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت کارنامەی ئەم کابینەیە پڕ بوو لە بەڵێنی گەورە، بەڵام جیاوازتر لە کابینەکانی دیکە دەست بۆ موچە بڕین دەبات و هەلی کار ناهێڵێت، ناتوانێت ڕاشکاوانش بێتە سەر شاشەکان بڵێت موچەم پێ نادرێت. کابینەی نوێم کە کارنامەکەی لە بەردەم پەرلەمانی کوردستان خستە ڕوو، ئەو کارنامەیە پڕ بوو لە بەڵێنی گەورە و بەڵێنی زەخم. خەڵک هیوایەکی بەو کابینەیە هەبوو، بەڵام بەداخەوە ئەو هیوایە نەما و جیاوازی لەگەڵ کابینەکانی تر ئەوە بوو کە کابینەکانی تر سەرۆکی حکوومەت دەهات بە ڕاشکاوانە لەسەر شاشەکان و بۆ دەستگاکانی ڕاگەیاندن ئەوەی دەخستە ڕوو کە بۆ نمونە پاشەکەوتی موچە دەکا و موچەی پێ نادرێ، بەڵام ئەو کابینەیە موچە دەبڕێ، هەلی کار ناهێڵێ، بە 2 مانگ موچە نادا کە چی جەری ئانە نایەتە سەر ڕاگەیاندنەکان یاخود سەر شاشەکان بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێ موچەشم پێ نادرێ. بۆیە خەڵک بەڕاستی زۆر بێ ئەمەل بۆ بێ هیوا بووە، بێ هیوایەکی زۆر ڕووی لە خەڵک کردووە و هەلی کار نییە، لەگەڵەوەی کە موچە نیە هەلی کار نییە، چونکە پرۆژەی خزمەتگوزاری نییەوە ئەو بەڵێنانی کە حکوومەت دابووی هیچی بەجێ نەگەیاندووە. بۆیە ئەرچی پەرلەمانەکە لە ئیمڕۆوە لە حکوومەت قبوڵی نەکا کە ئەو کارنامەی خستێ ڕوو پێچەوانی کارنامەکەی خۆی کار دەکات. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی نەوەی نوێژ ڕای دەگەیەنێت ئەوان لە سەرەتاوە متمانەیان بەم کابینەیە نەبووە، بۆیە دەنجیان پێ نەداوە. هەرش دەستپێکە دەنگدان بسەر کابینانیە حکوومەتە هەرێما کوردستان ماکو فراکسیۆن نەوەی نوێ دەنگ بەبێ کابینێ نەدا، چونکی مەباری بە بەرنامەوان نەبووە، چونکە مەباری بجێبەجێکردن ئەوان سوزان نەبووە ئەوەی کوواندان ساڵێکی دەرباز بێ ژین و ژیارە هاوڵاتیان هەرێما کوردستانی گەلێک خراپترە، گەلێک وێرانترە، خەڵک زێدەتر بێزار بووە ji دەسەڵاتێ ji ber wekî çukî xelkê ebruke nanê jiyanî ne eger hikûmetek neşitin nanê jiyanê ji bo xelkê xwe dabîn biket, hikûmetek neşit mehane mûçê fermanberê xwe dabîn biket, ekey ev hikûmete lewra helweşandina hikûmeta Herêma Kurdistanê vî demî de baştirîn çaresera nek berdamîdan bi van qeyrana û bêzarkirina xelkê Herêma Kurdistanê çîtir xelkê Herêma Kurdistanê jî bi rastî ji desalatê qewî naketin bi vê rengî serederiye gelwan dabike. پەرلەمانتارێکی فراکسیۆنی یەکگرتووش تیشک دەخاتە سەر ئەوەی کە لەو کاتەی حکوومەت نەیتوانی سەرکەوتوو بێت ئۆپۆزیسیۆن پرۆژەی یەدەجی پێدەدات، بەڵام ئەم کابینەی حکوومەت گوێ لە ئۆپۆزیسیۆنیش ناگرێت. کاری ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە تۆ لە کاتێکا کە حکوومەت نەیتوانی سەرکەوتوو بێت لە هەر لە ئەدایەکە ئۆپۆزیسیۆن مەشروعێکی بەدیلیەیاتێ، ینی بەدیلیەیاتێ بۆی بهێنێتەوە سەرخەت، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم کابینەیە وا نازانم زۆر گوێ بۆ مەشروعی ئۆپۆزیسیۆن بگرێەوە. ئەو استراتیژی کە خۆی دایەتی لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونیەوە بە سیانزە خاڵ کە ئیشی لەسەرەکە بە ناوی چاکسازی و دروشمی چاکسازی بۆ بەرز کردوێتەوە، من ئەتوانم بڵم شکستی یاناوەتەیە، چونکە چاکسازی کاتێک کە ئەتوانێت تۆ بکەیت دەست بۆ دوانەی داهات و خەرجەکان ببرێت. ئێمە چەند جارۆک ئۆپۆزیسیۆن ئەمان تەکید کردومان چاکسازی تەنها لە خەرجەکانان ناکرێت، بەڵکو ئەبێ لە داهاتی شاب بکرێت. من مەسرور مەسعود مستەفا بارزانی بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە ساڵێک بەر لە ئێستا سەرۆکی حکوومەتی هەرێم لە تەلاری پەرلەمانی کوردستان سوێندی یاسایی خواردوو بەرنامەی کاری کابینەکەی بۆ هاوڵاتیان خستە ڕوو کە زۆرترینیان بەڵێنی باشترکردنی ژیانی هاوڵاتیان و فەرمانبەران و بنەبڕکردنی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینە بوون، بەڵام کورد وتەنی دەنجی دەهۆڵ لە دوورەوە خۆشە، ئەوەی لەو ساڵەدا بینرا پێچەوانەکەی بووە ئەمری واقع. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.